سڵاتان لەوێت لە حاجی ئۆمەرانم بە دیاریکراوی لە گوندی شیوەڕەش دیارە شەپۆلەکی بەفربارین لە بەیانی ئەمڕۆوە ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەگشتی کردووە لە ناوچە شاخاویەکان بە تایبەتی لە ناوچەی باڵەکاتی و حاجی ئۆمەران لە بەیانیەوە بەفربارین ڕووی تێکردو تاوەکو ئێستا لە حاجی ئۆمەران نزیک بە 15 سانتی بەفرباریوە و لە تەواوی ناوچە شاخاوی و کوێستانیەکانی باڵەکاتی لە ئێستادا بەفر گرتۆتیەوە. هەروەها لە سنتەری قەزای چۆمانیش بەفر تاوەکو ئێستا باریوە، بەڵام بەگشتیەوەی کە باریوە ئەمڕۆ زیاتر لە 15 سانتیم بەفرە بتن لە سنتەری ناحیە حاجی ئۆمەران. دیارەمە ئەم بەفربارینەی ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەفربارین ئەمساڵ کەمتر باریوە بە تایبەتی لە حاجی ئۆمەران بەهۆی ئەو وشکە ساڵیەکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردو وای کردەوە کەوا بەفربارین و بارانبارینش بەگشتی ڕێژەی کەمتر بێ لە ساڵانی ڕابردوو. من هاوڵاتیەکم لەلایە لە گوندی شیوەڕەش قسەی لەگەڵەکەم سەوارەت بە بەفربارین. سڵاوت لێبێتن، ئەمە چەندەمین بەفرە لە سنتەری گوندی شیوەڕەش و حاجی ئۆمەرانە بارێت؟ ئەوە سێمین جارە، بەڵام هەمووی کە باریوە کەم باریوە، بەڵێ سێمین جارە دەباری. ڕەوشی حاجی ئۆمەران لەگەڵ سەرما و سۆڵەی زستان چۆنە؟ بە تاکید ئێرە بڵێم ساتین شوێنی هەرێمی کوردستانە حاجی ئۆمەران فەرقی لەگەڵ شوێنەکانی دیکە. بە خۆتان دەزان ساڵانە لێرە ڕێژەشی زۆر بەفر دەباری، بەڵام ئەو ساڵ دواکەوت و پێویستیشە بەفر ببار لەو ناوچیە، چکە زۆر گرنگە هەم لە ڕووی کشتتوکاڵی هەم لە ڕووی ئاژەڵداری پێویستی پێیەکە بەفرباری بۆ حاجی ئۆمەران بە تایبەتی، چکە خەڵکە زۆر ئیستیفادەی لە بەفر دەکا لە بۆ بژانەوەی ئاو کانی بۆ خۆتان دەزانن. ساڵان لێرە بەفر بە چ ڕێژەیەکە بارێ بەراورد بە ساڵانی ڕابردووە ساڵ چۆن بووە گەر بەراوردێکمان بۆ بکەیت؟ وڵای ئەو ساڵ دەتوانم بڵێم لە هەموو ساڵەکانی دیکە کەمترە ئەو ساڵ زۆر بە کەمی باریەوە، بەڵام ئەوە سێمی زارە دەباری، بەڵام کەم باریوە هەتاکو ئێستاش 15 سانتینێک بەفرباریوە. ئەوەی تۆ لێرە کارەکەی چەند ساڵەکە لێرە کارەکەیتن، چەندە بی ئاوە نەدیوە بە شێوە کەمە بەفر ببارێت؟ وڵای ئەوە یەکەم ساڵە، بەڵام زیاتر زستانەکان دەکەونە ئاخری، بڵێن بەهار و ئەوانە مانجی سێ و مانجی چوار و ئەوانە بەفر زیاتر دەباری، بیلاتی دەست پێ ناکە بیلاتی زستانی ئاخیرەکەی بەفرەکی باش دەباری. ڕێژەی باران و بەفر زیاد دەبێ و لە وشکە ساڵیای هەیە ئینشاڵڵا بەفرش زۆر باش دەباری، ئینشاڵڵا باران دەباری، خۆتا دەزانین پێویستە بەفر و باران پێویستە. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەگشتی حاجی ئۆمەران یەکێکە لە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان و پلەکانی گەرما لەم ناوچەیە زۆر دابەزن کە ئێستا ئێمە قسەی تیاکەین دوانی وەڕۆی لە گوندی شیوەڕەش و لە حاجی ئۆمەران. پلەکانی گەرما لێرە 4 پلە لەجێر سفرەوەن و لە ئەم شەویش پلەی سەرما بۆ 12 پلە لە حاجی ئۆمەران دابەزێتن. دیارە بە یەکێک لە ناوچارە ساردەکانی هەرێمی کوردستان دائەرێتن، بەڵام بەگشتی زانیاریەکان و لەسەر بارینی بەفر لە ناوچەکە.